بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. کۆمپانیای دیلۆیت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا شەشەمین راپۆرتی خۆی لەبارەی نەوتی هەرێمی کوردستان بڵاو کردەوە و باز لەوە دەکات کە لە سێ مانگی کۆتایی ساڵی ڕابردوو حکوومەت هەرێمی کوردستان نزیکەی 40 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشت و داهاتەکەی 2 ملیار زیاتر لە 2 ملیار دۆلار بووە. بە میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان تاوتوێن پرسە دەکەین و قسە لەسەرەوە دەکەین کە ئایا داتەکانی کۆمپانیای دیلۆیت جێی متمانن و ئایا داهاتی نەوتی هەرێم هەر ئەوەندەیە کە ئەو کۆمپانیای ڕایدەگەنێت. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. کۆمپانیای دیلۆیت بۆ وردبینی و ڕاوێژکاری وردبینی بۆ پرۆسی بەرهەمهێنان و بەکاربردن و هەناردە و فرۆشتنی نەوتی هەرێم لە سێ مانگی کۆتایی 2018 بڵاو کردەوە کە ئەمە شەشەمین راپۆرتی کۆمپانیاکەیە لەبارەی کەرتی نەوتی هەرێمەوە. بەپێی راپۆرتەکە لەو ماوەیەدا بڕی نەوتی خاوی هەناردەکراوی هەرێم بە بۆری 39,399,182 بەرمیل بووە. هەروەها بڕی 549,249 بەرمیل نەوتی خاو و کۆندێنسەیت بە کڕیارانی ناوخۆی هەرێم فرۆشراوە. دیلۆی دەڵێت کۆی بەرهەمی نەوتی خاو و کۆندێنسەیتی فرۆشراو لە ناوخۆ و هەناردەکراو بە بۆری لەو سێ مانگەدا 2 ملیار و 149 ملیۆن و 809,755 دۆلار بووە. ئەوەی جێگای سەرنجا لە راپۆرتەکەدا لەو داهاتە 782 ملیۆن و 195,553 دۆلاری لەلایەن حکوومەتی هەرێمەوە تەنیا بە شایستەی دارایی بەرهەمهێنەرانی نەوت دراوە کە دەکاتە لە سەدا 36.3 کوی داهاتەکە. تێکڕای نرخی یەک بەرمیل نەوتی خاوی فرۆشراوە بە کڕیارانی دەرەکی 54 دلار و 197 سنت بووە، بەڵام بۆ کڕیارانی ناوخۆ 44 دلار و 475 سنت بووە. هەر لە راپۆرتەکەدا باس لەوە کراوە کە 275 ملیۆن دۆلاری داهاتی نەوت بە قەرزی دوو کۆمپانیای وزە و نەوتی تورکی دراوەتەوە. بەشێکی دیکەش لەو داهاتە بە خەرجی جۆرا و جۆر دراوە کە بەشێک لەو خەرجانە ڕوون نین. لە کۆتاییشدا دیلۆیت ئاماژەی بەوە کردووە کە تەنیا نیوەی داهاتی ئەو سێ مانگەی نەوتی هەرێم بە سافی بۆ حکوومەت ماوەتەوە کە 1 ملیار و 96 ملیۆن و 478,527 دۆلارە. ئەمە لە کاتێکدا لە هیچ راپۆرتێکدا باس لە داهاتی ئەو بەرهەمە نەوتیانی کە بە تانکەر ڕەوانەی وڵاتانی دراوسێ دەکرێت نەکراوە. وەکو هەموو راپۆرتەکانی پێشوو دیلۆیت جەختی لەوە کردوێتەوە کە وردبینی و دروستی و تەواوی زانیاریەکانی پشت بە بەڵگەنامەی پێشەشکراو لەلایەن هەموو لایەنە پەیوەندیدارەکانەوە دەبەستێت کە پێک هاتوون لە بەرهەمهێنەرانی نەوت و پاڵاوگەکان و بازرگانانی فرۆشی نەوت و بەکارخەری بۆری نەوت و وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەروەها دەڵێت ئەم راپۆرتە بۆ ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گازی هەرێمی کوردستان ئامادەکراوە و لە هەر نادروستی و کەم و کوڕی و هەڵەیەک لە زانیاریەکانی ئەم راپۆرتە لە بەرامبەر هەر لایەنێکی سێمدا دیلۆیت بەرپرسیار نییە. جارێکی سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کۆمپانیای دیلۆیت شەشەمین راپۆرتی خۆی لەبارەی نەوتی هەرێمی کوردستان بڵاو کردێتەوە. سەرنجیەوە لەسەر ئەو راپۆرتانە چین؟ ئایا داتا و ئەو داتا و ئەو داهاتی کە باسی دەکات لە راپۆرتەکە متمانە پێکراون؟ بەناوی خوای بەخشندەوە میهرەبان، دیلۆیت لە مانگی دەی 2016ەوە گرێبەستی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. دیلۆیت یەکێکە لەو کۆمپانیانەی کە ناوی هەیە لە بواری تەدقیق و وردبینی کردی نەوت و گازە سەر ئاستی جیهان. چەند داوایەکیشی لەسەرە لە ڕووی یاساییەوە چەند وڵاتێکە، بەعزێکی یەکلایی بۆتەوە بەعزێکی یەکلایی نەبووتەوە. گرێبەستەکەی دیلۆیت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوەی تایە کە ئەبێ دیلۆیت لە سەرەتای هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە واتە لە 2007ەوە وردبینی و تەدقیقی پێویست بکات و بیکا بە راپۆرت و بیدا بە حکوومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو ئەمڕۆ، هەتاوەکو دوایین ساتەکان. ئەوەی کە ڕووی داوە تا ئێستا ئەوەیە کە چەند راپۆرتێک لە دیلۆیتەوە دەرچووە
کە دوایینیان ئەوەی کە باس لە سێمانی ئەخیری 2010 کە هەموو راپۆرتەکانی دیلۆیت ئێمە تەوان دوای کۆبوونەوە لەگەڵ دیلۆیت خۆیەوە لەگەڵ نوێنەری ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز چەند تێبینیشی گەورە هەیە لەسەر راپۆرتەکانی دیلۆیت. یەکەمیان ئەوەیە کە راپۆرتەکانی دیلۆیت بەشی کەم و کورتیەکانی تیانە. تدقیق خۆی بۆ چییە؟ تدقیق بۆ ئەوەیە کە کەم و کورتی بدۆزرێتەوە، خەلەل بدۆزرێتەوە. تدقیق بۆ ئەوە نییە تەنها عەرزی بەیانات بکرێت. عەرزی بەیانات وەختی خۆی وەزارەتی سامانە سروشتیەکانی بەیاناتی عەرزە کرد کە جێمەتمانە نەبوو ئەو کاتش تەعنەی زۆرمان لێدا بە داتا و بە ڕەقەم. ئەمەی دیلۆیت ئەیکا ئەو بەشی کەم و کورتی کە نوقسانی و خەلەل و کەم و کورتی و گەندەڵیەکانە ئەوە بە هیچ شێوەیەک باسی نەهاتوو لە راپۆرتەکانی دیلۆیت کە ئەوە ینی خۆی نەکردووە کاکتۆریانە حکوومەتی هەرێم ڕێگای نەدا بڵاوی بکاتەوە یان دیلۆیت هەر خۆی نەیکردووە و حکوومەتی هەرێم بڵاوی ناکاتەوە چونکە دیلۆیت کردووی هەرێمەوە هەیە دیلۆیت ڕەبتی بە حکوومەتی هەرێمەوە هەیە و راپۆرتەکانی ئەدا بە حکوومەتی هەرێم وەکو کۆمپانیایکی ئینتەرناسیۆناڵیش لە سایتەکەی خۆیان بڵاویەکاتەوە. بەڵام ئەو حکوومەتی هەرێمە کە ئەو راپۆرتی کە پێویستە ناهێڵە بڵاو بێتەوە. ئەمە یەک. دوو لەسەر کاتی ئەو راپۆرتانە طبعاً بە معنای ئەوەی کە سێمانگی ئەخیری 2010 بۆ ئێستا کە 6 مانگوە تێئەپەڕێ بەسەر 2019 بۆ بەراوردکاری و تدقیق و تەحلیل و گەڕانەوە بۆ ئەو زەمەنە کۆنە خەلەلی یعنی بڵێن ڕێگری زۆر دروستەکە بۆ ئەوەی کە کەسێک بێ بزانێ داهات و خەرجەکانی هەرێمی کوردستان چەنە و چۆن نییە وە گەندەڵەکانی لەکوایە و لەکووا بە هەدەردراوەوانە. خاڵی سێهەم لە مەسلەی کۆمپانیای دیلۆیت ئێمە لە پەرلەمان یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازەکان داوای پرنسیپ و یاجێبەجەکردنی پرنسیپ و مەبادئەکانی EITI کە مبادرەی شەفافێتی نێودەوڵەتیە کە پێوەرەکانی بەکاربهێنرێ بۆ وردبینی و تەدقیق لە کەرتی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە. نابێ کۆمپانیای تدقیق و وردبینی سەر بە ئەنجومەنی وەزیران بێ و سەر بە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز بێ چونکە ئەو منەفیزە واتە حکومەت منەفیزە ئەبێت تدقیق و وردبینی بەسەر حکومەتەوە بکرێنێک ئەوەی کە لەژێر ئێمرەت و دەسەڵات و سای حکومەتا بێ نەتوانێت ئەوەی کە پێویستە بیگەێنێت چ بە پەرلەمان یا بەدەستی نەزاهات. خاڵێکی تر دیوانی چاودێری دارایی لەم مۆزوعەیە غائبە چونکە بەپێی یاسا هەموو داهاتی هەرێمی کوردستان ئەبێت دیوانی چاودێری دارایی ئاگای لێبێت تدقیقی بکە خەرجەکانی بە هەمان شێوە و حساباتی ختامی ئەو جۆرەشتانە. بە عزری ئەوە دوورخراوەتەوە دیوانی چاودێری دارایی بەوەی کە ئەمە مۆزوعێکی فەنیە و دیوانی چاودێری دارایی لی نازانێ. باش لە گرێبەستەکەی دیلۆیدا بڕگەیەکی تایە ئەڵێ بێ کەفاعات بۆ دیوانی چاودێری دارایی لە ماوەی ساڵێک تا 2 ساڵە پێ بگەێنرێ بۆ یەکەیتر اعتیماد بکرێتە سەر دیوانی چاودێری دارایی کە ئەوە نەکراوە کە لە 2016 ڕێکەوتنەکە لەگەڵ دیلۆیت کراوە ئێمە لە 2019 هیچ ئەوە خەلەلێکی ترە کەوتم چوارەم تێبینی ئەو خەلەلەیە کە تا ئێستا دیلۆیت کەفاعاتی پێویستی بۆ دیوانی چاودێری دارایی دروست نەکردو پێنەگەاندووە کە ڕەبتی بە پەرلەمانەوە هەیە دیوانی چاودێری دارایی و تەنها مؤسسەیە کە بە یاسا مکەلەفە بە تدقیق و وردبینی داهات و خەرجەکانی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان. لەبەرەوە ئەمانە تاعنەی جدین حکوومەتی هەرێمی کوردستان هیچ وەڵامێکی پێ نییە بۆ ئەم تاانانەی کە ئێمە ئەیگرین لە کەرتی نەوت و گاز و لە راپۆرتەکانی دیلۆیدیش تەنها بازێک بەیانات ئەخاتە ڕووکە بە پێی بەیاناتەکەش بێ بەپێی ئەو بەیاناتەی دیلۆیدیش بێ کە ئەرزی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان لە 150 داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان تقریبا دەستکەوتووە 2 ملیار و ئەوەنە ملیۆن دۆلاری این کردووە. خۆ لێ کۆڵنەوت لەوە کردووە کە لە راپۆرتەکەی دیلۆیتە دەڵێ مەسەلەن کۆی داهاتی نەوت مثلا 2 ملیار و 149 ملیۆن دۆلار بووە بەڵام 1 ملیار و 96 ملیۆن دۆلاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە. ینی بەڵێ ئەویتری بۆ چی چووە؟ ئەویتری بۆ ئەوە چووە کە ئەوەش تاعنەیەکی ترە لە تاعنەی پێنجەمە کە لە راپۆرتەکانی دیلۆیدی ئەدەین کە داهاتەکە بۆ قەرزی کۆمپانیەکان ڕۆشتووە بۆ ئیلتیزاماتی بەرەمهێنانی نەوت ڕۆشتووە کە ئەوش خۆی لەخۆیان تاعنەکە بریتیە لەوەی کە ئایا وەزارەتی سامانە سروشتیەکان سەلاحیەتی ئەوەی هەیە داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان تەسەڕف پێوە بکە هەتا هەیە نەخێر
نەخێر بە هیچ شێوەیەک سەڵاحیەتی نییە وەزارەتی سامان سروشتەکان. وەزارەتی سامانە سروشتەکان یاساکەی باس لە بەرەمهێنان و باس لە هەناردەکردن و باس لە تەداولی نەوت و گازی هەرێمی کوردستان نەک داهاتەکەی مەرجەعەکەی وەزارەتی داراییە. ئەوە وەزارەتی داراییە کە ئەبێ هەموو داهاتی هەرێمی کوردستان لە لای ئەو بێ واتە داهاتی حکومی. وەزارەتی دارایی ئەڵێ وەزیری دارایی ئەڵێ من 378 ملیار دینار مانگانە بکەم بۆ تۆ بۆ 350 کەم بۆ تۆ بۆ 350 ملیار دینار ئەوەم ئاگالەیە و محاسبە بکەن لەسەری و بەیاناتی مانگانە ئەڵێن چی ئەڵێن من بڵاوێکەکەمەوە لەسەری بەڵام سەر و ئەوە من ئاگام لێ نییە و نایزانم. کابێ وەزارەتی سامانە سروشتەکان تەجاوزی نایاسایی ئەکە لەسەر ئەوەی کە تەداول بە پارەی هەرێمی کوردستانەوەکە. ئەویشی وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکانی ئیشی وەزارەتی داراییە کە وەزارەتی دارایی خۆی وەزارەتی سامانە سروشتەکان نەوت دەفرۆشێت و داهاتەکەشی خەرج دەکات داهاتەکەشی دابەشی شتێکا بەسەر وەحسابە باقیەکان لە لای وەزارەتی سامانە سروشتەکانە نەک لە لای وەزارەتی دارایی. یعنی وەزیری سامانە سروشتەکان ئەزانێ حسابە باقیەکان لە کۆن و چین و ئەویش بۆی هەیە تەسەڕەفی پێ بکات لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کە بەس ئێستا دیارە مەسەرەن حیسابی بانکی نەوتێرم لەکوێیە دیارە ئێستا نەخێر دیار نییە و لە هیچ راپۆرتێکا و لە هیچ شوێنێکە تەنانەت لە پرسیارە فەرمیەکانی پەرلەمانی وەڵام نادەنەوە. دوای فرۆشتنی داهاتی نەوت نازانرێ مەسەرەن ئەو داهاتە دەخرێتە سەر چ بانکی لە چ وڵاتێکە نەخێر ئەوەش دیار نییە کە بەکێ دەفرۆشرێت بۆ کڕیارانی نەوتی هەرێم. ئەو کەیسەی کە لەسەر نەوتی کەرکووک پترۆدۆلاری کەرکووک دروست بوو لەسەر پارێزگاری کەرکووک مانگانە حدودی 10 ملیۆن دلار ئەبوایە لە پترۆدۆلاری نەوتی کەرکووکە بە بۆڕی هەرێمی کوردستانە تێ ئەپەڕی لەو ماوەی ڕابردووە ئەوایە بدرایە بە کەرکووک و دراوە بەڵام چۆتە سەر حسابی شخصی پارێزگای کەرکووک بۆی کە قازاع نەبێ بۆ تەدقیق و وردبینی دیوانی چاودێری دارایی عێراق بۆی کە تەدقیق وردبینی بۆ نەکرێ خراوەتە حسابی بانقیەوە لە یەکێک لە بانقەکانی هەولێر کەوابێ وازحە ئەمریکا ڕوو ئەدا باشە بۆ 5 ساڵ یاسای بودجەی هەرێمی کوردستان نەهاتۆتە پەرلەمانەوە لە حکوومەتەوە ئەڵێ شەڕی داعش بووە و داهاتەکە کەم بووە بەسەوانە بیان نین چونکە ئەگەر 1 دلار و 1 دینار داهاتی هەرێمی کوردستان بێ بە یاسا ڕێک بخرێ چۆن وەربگیرێ و چۆن خرج بکرێ ئەوەی کە لە 5 ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی دەستکەوت و هەرچی خرج کردووە بە نایاسایی بۆ چونکە لەسەر یاسای بودجەی ساڵانەی هەرێمی کوردستان نەبووە کە پەرلەمان پەسەندی کردبێ و دیوانی چاودێری دارایش حساباتی ختامی و وردبینی و تەدقیقی پێویستی بۆ کردبێ ئەمە لە ڕوە سیستماتیکەکەیەوە بابێنە سەر ڕۆ واقعەکەی ڕۆ واقعەکەی وازەحە کە ئەم سەرۆت و سامانی هەرێمی کوردستانە تەلاعوبی مؤسساتی لەسەر ئەکرێ بۆ ئەوەی کە زەبابیەت و شێواوی لە بەدواداچوونە دروست بێ دەرەنجام کەس نەزانێ ئەم داهات و خەرجە چی لێدێ و دەرەنجام مەسلحەتی تەسکی حزبی بێتە پێشەوە تەنانەت لە ناو حزبەکانیشە مەسلحەتی تەسکی دەستە و تاقمی و فەردی هەبێت و کۆنتڕۆلەکە و زۆریشمان لەسەر ئەوە وتوە تەنانەت ئێستش کە ڕێک ناکەون بۆ پێکهێنانی حکوومەت یا باسی کەرکووکەکەن یابەت ئەمە سراعێکی اقتصادیە لەسەر سەرمایە و سەرۆتی هەرێمی کوردستان سادێکە چییە؟ بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان قبوڵی نییە چاوەڕێی دەستی پارتی بێ بۆ داهاتی نەوتی هەرێمی کوردستان داهاتەکەم و لای پارتی نەوت و بۆیە یەکێتی ئەوێ پارێزگای کەرکووک لە خۆی بێ بۆ ئەوەی کە لە مڕموشی خێروبێری کەرکووک بتوانێت شتێ بکە بۆ خۆی بۆی بتوانێت وەکو حزب پێی بژی دەرەنجام 20 بۆ 30 ملیۆن دلارێک دابچڕن بە هەردووکیان کە ببێتە سەرمایی بژێوی ئەو دوو حزب ئەسڵی مۆزوعەکە خۆی لەویایە ئێستا داهاتی نەوتەکەم و لای پارتی زیاتر ئەو دەستی بە سەرداگرتووە بڵێن سەرۆکی حکوومەت شخصی یەکەمە و سەرۆکی ئەنجومەنی هەرێمی نەوت و گازە لە هەرێمی کە باڵاترین دەسەڵاتی نەوت و گازە لە هەرێمی کوردستان جێگرەکەی لە یەکێتیە کە جێگری سەرۆکی ئەنجومەنی هەرێمی نەوت و گازە و جێگری سەرۆکی حکوومەتە یارێکە وازەحە لە ڕابردووە زۆرمان سەلمەند و تەنانەت دادگا و ڕێکاری یاساییەکانیش بوون بە فاکتەر بۆەوەی کە بۆ پەکخستنی ئەو کەیسە قانونیانی کە بەداخەوە نیان هێشتووە تا ئێستا یاسا سەروەر بێ بە پێی پێویست لەمڕۆوە بەڵام یاریەکە وازەحە کە ئەمە دابچڕینی پارەیە لە داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان کە ئەمە ارتباطاتە لەگەڵ
کۆمپانیای زەبەلاحانی بۆ نمونە ئەگەر هەرێمی کوردستان نەوتی هەر نەفرۆشتایە لە 10 ساڵی ڕابردووە هەر نەوتی هەر نەفرۆشتایە هەرچەنە ئەمە لە ڕۆنەتەوەیی و لە ڕۆ نیشتیمانیەکەی وەکو هەرێمی کوردستان معنای ئەوە نییە تەسلیم بوون بێ بە بەغدا ئەم قسەی کە ئێستا ئیکەم بەڵکو باسم لە بەراوردی ڕقەمیە بۆ حکمەتی ئیدارەی ئەم سەرۆت و سامانە گران بەهایە ئەگەر لە 10 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان نەوتی هەر نەفرۆشتایە واتە ئینتاجی نەوتی نەکردایە حکوومەتی بەغا بەپێی دەستور چۆن موچەی ئەنارد بۆ بەسرە چۆن موچەی ئەنارد بۆ سەماوە بۆ نەجەف و بۆ دیالە ئەوە ئەبوایە موچەی بناردایە بۆ هەرێمی کوردستان واتە حدودی ملیارێک دۆلار ماڭانە بە زۆر بە دەستور بەغدا ئەبوایە بیناردایە لە 10 ساڵە ملیارێک دۆلار ماڭانە حدودی 120 ملیار دۆلار ئەکا کە ئەوە لەدەست هەرێمی کوردستان چوو بەهۆی ئەوەی کە سیاسەتی سەربەخۆی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان کە هەم نەوتەکەش ئەوە حاڵەتێکەوە بەپێی داتا بڵاو پێکراوەکانیش بێ نیوەی بۆ حکومەتی هەرێمە نیوەی بۆ کۆمپانیا ئەوانی ترە کە ئێمە دڵنیاین یعنی لەوەش کەمتری بەرەکەوی حکومەتی هەرێمی کوردستان کەوا بێ سەیری ئەو هەڵە استراتیژیەکە کە تۆ ئەم نەوتەش ئەو کاتە ئەمایەوە 120 ملیار دۆلاریش لە ساڵی داهاتوە بۆ موچەش پاشەکەوتن ئەکرا و دۆخی ئابووری هەرێمی کوردستانیش و موچە خۆران فەرمانبەرانیش نەئەگەیش بەم دۆخی کە مەعاناتی چەند ساڵی ڕابردوو و نەوتەکەش تەمایەوە ئەمە بوو بە قوربانی چی بوو بە قوربانی ئەوەی کە نەخێر با نەوتەکە دەرکەین حزبی خۆمانی پێبژێنین حیزبەکان خۆڕەنگە ئەوان سودمەندی مەسەرەن هەردوو پارتەکە سودمەندی یەکەم ببوون ینی لەم ڕۆوە ئەنی پێدوای بۆ خۆیان هەڵێکی استراتیزیان کرد بێت کە لەو ماوەیە بۆ داهاتی نەوتی هەرێم مەسەرەن زۆر هاتووەتە دەستیان لە ڕۆ اقتصادیەکەیەوە بۆ خەڵکوتم ئەمە باس لە مەسەلەی نیشتیمان پەروەری و کورد پەروەری ئەوە نییە یعنی بازێک وا تەفسیرە کاڵێ کاوێ بچینەوە باوەشی عێراق جارێکی تر خۆی ئەمە ئەوە تا گەندەڵکاری لەم هەرێمی کوردستانە جملەکانی حکومڕانی قەتیس کردو و ژیان و دۆخی خەڵک ئەوە وای لێ هاتووە لە بچووکترین جمگەی حکومڕانیەوە لە ئیداریەوە هەتاوەکو بەرزترین دەسەڵاتدارێتی ئاڵەواڵا بۆ تێوەگلاوە لە گەندەڵی باشە ئێمە ئەبێ کامیان حساب بکەین ئەبێ گیرفانی خەڵک و بەرژەوەندی خەڵک حساب بکەین یان بەرژەوەندی چەندە سەو تاقمێک بۆیە ئەگەرۆکو خەڵک لێکی بینەوە 120 ملیار دۆلارمان لە دەستچووە کە لە بەغداوەکو دەسەڵاتدار ئەبوایە بە هاتایە بۆ نەوتەکەشمان ئەمایەوە ئەوەکو دەسەڵاتدار بۆەوان قازانجەکەی زۆرتر نەبووە بۆ دەسەڵاتدار زەرەریان ئەبوو بۆ لەبەرەوەی کە ئەو کاتە لە بەغداوە موچەکە ئەهات ئەو 120 ملیار دۆلار لە بەغداوە ئەهات قابلی تدقیقی بەغدا بوو قابلی مراجعە و وردبینی بەغدا بوو طبعا معنایەوەش نییە بەغدا شامی شەریفە و کەم و کورتی نییە نەخێر بەڵام حاڵمان حاڵی پارێزگاکانی تری عێراق بۆ پاشەکەوتی موچەکە ئەو کاتە نەئەمە نەئەبوو والله ئاعلم یعنی حساباتی ڕقەمی وامان پێڵێ کەوا بێ ئەمە پێوترە هەڵەی استراتیژی هەڵەی استراتیژی تۆ نەوتت دەربێنیت و ئاوا وەبەرهێنانی تیا بکەی ئەمە دەستکەوتەکەی بێ باش یان دەری نەهێنیت و 120 ملیارت بۆ بێ و نەوتەکەش بمێنێتەوە بەڵام طبعا ئەوە حزب ئەو دوو حزبە دەسەڵاتدارە و کاتە ئیسفادەیان لێ نەکرد ئەگەر لە بەغداوە باش بەس وەکو قەرز ینی هەمیشە کە بەڕێز دەڵێ مەسەلەن ئێستا نیوەی داهاتینەوت ڕەنگە کەمتر لە نیوەشی بۆ حکوومەتی هەرێم بمێنێتەوە ینی ئەو قەرزانە ینی دیارە بۆ کوێ دەڕۆنی قەرزەکانی شەرکۆتیان پێێنە ئەوەش مشکلێکی سەرەوەش حکوومەت هەرێم نەوتی فروشتووە یان نەوتی کڕیوێنی بۆچی ئێمە ئەوەندە قەرزدار بووینێتەوە ئەوەش مشکلێکی ترە تازە بە تازە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەیەک ئەوێ دابمەزرێنێ بۆ کۆنتڕۆلکردنی قەرزەکانی دەوێ فەرمانگەیەک دامەزرێن بەڵێ کە ئەوە خۆی لە خۆیە یعنی فێڵێکی ترە کە معقولە بە 28 ساڵ حکوومەت و حکومڕانی شوێنێکت نەبێ پێت بڵێ ئەوەنە قەرزاریت و ئەوەندە قەرزارنیت یا ئەوەنە داوەتەوە ئەوەنە ماوەتەوە بۆ تازە بە تازە دایبمەزرێنی کە ئەوە یعنی مخالفەیەکی یاساییە چونکە ئەرشی وەزارەتی داراییەکە کۆنتڕۆڵێەوە بکە وەزارەتی دارایی ئەڵێ من نەم کردووە تا ئێستا تەنانەت سندوقی خانەنشینیشی نییە تا ئێستا کە بڵێن استقطاعاتی مانگانی خانەنشینیە بێ بچێتە ئەوێ ئەمانە هەمووی نییە سندوق خانەنشینی بەڵێ سندوقێک نییە پارەی خانەنشینی کە ئەبڕێ مانگانە بچێتە مانگانێ سار خانەنشینێک پاری لێ دەبڕێت و تەکەڵکرێ لەگەڵ داهاتی هەرێمی کوردستان ئەنی ناچێتە سەر سندوقەکە بۆ شتێک نییە بە ناوی سندوقەوە دەستگایەک نییە بە ناوی سندوقی خانخۆی کاڵی سندوق یعنی دەستگایەکە کۆنتڕۆڵی ئەم مۆزوعی تەقاعودیە بکە و تەنانەت یعنی لە بەغدا ئەو دەستگایەکە هەیە قەرزیش ئەدا بە حکوومەت
و بەرهێنانیش بۆ پارەیە کە ئەکرێت کە تیاکۆ بێتەوە واتە بێتە پاڵپشتیی اقتصادی بۆ حکوومەت کە لە هەرێمی کوردستانە تا ئێستا ئەوانە نەبووە. ئەمانە هەمووی خەلەلی سیستماتیکین، هەمووی خەلەلی مؤسسین، هەمووی سەرپێچی یاسایین، بەڵام چونکە لە بەرژەوەندی خەڵکایە ئەمە و لە بەرژەوەندی حیزبانیە تەماشاکی نێهان کردووەتە. باش بەس وەکو قەرزەکانیان ئێستا کۆی قەرزەکان دیارە وەکو قەرزیانی بۆنە دیار بێ چەند قەرزی دەرەکیە ئەو قەرزانە بۆ هەر نەبڕانەوە چەند قەرزی مثلەن ناوخۆی فەرمانبەر و مثلەن بەڵێندەر و ئەوە بەرهێنەرانە نییە تا ئێستا بەڕسمی هیچ شتێک نییە و ئەوە شەکەوتم ئەی شێوێنن بۆی کە کەس بە دەقیقی نەزانێ ڕقەمەکان چەنە تا ئێستا بە فەرمی راپۆرتێک نەبووە 3 ساڵ لەمەوە پێش نەبێت جێگەی سەرۆکی حکوومەت 28 میلیارد دلار بە کتابێکی ڕسمی ناردی بۆ پەرلەمان و پەرلەمانتارانکەەوە 28 میلیارد دلار قەرزارە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەبێ شیکاری ئەوەش بکەین ئەوە باسمە 3 ساڵ لەمە پێشە بەڵام لە دوای ئەوە هیچ شتێک نییە بە فەرمی بە کەس بڵێ بە هەمووان بڵێ ئەوەنە قەرزانین ئەبێ شیکاری قەرزیش بکەین ئەمەی کە ڕوویداوە هەمووی ئەوە نییە بڵێ قەرزواتە دەین بەڵکو بەعزێکی تەراکمی ساڵانی ڕابردووە کە پێوترە کورتهێنانی ساڵانە بەعزێکی استحقاقی کۆمپانیا و مؤسساتەکانی ترە کە هەرێمی کوردستان پارەی لێوەرگرتوون یا نەوتیان ئەداتەوە بە بەیعی مسبەقی پێوترێ بەعزێکی پارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە پاشەکەوت کراوە کە زیاتر لە 10 میلیارد دلار بەعزێکی کەمی التزامات و قەرزەکە لە حکوومەتی تورکیا وەرگیراوە لە یابان وەرگیراوە یا لە چی وەرگیراوە کەمە ئەوەی کە پێوترێ قەرز بەڵام ئەوەی کە پێوترە ئیلتیزام ئەوە زۆرە ئەو ئیلتیزامە زۆر 10 میلیارد دلار زیاتر بۆ پاشەکەوتی موچی مۆچەخۆرانی هەرێمی کوردستان و هەتا دوایی لەبەرەوە ئاوا ئیدارەکردنی سەرۆت و سامان ئاوا ئیدارەکردنی دارایی لە هەرێمی کوردستان شەرمیە یعنی هیچ شارەزایە هەر کەسێک هەر مراقبێکەر چاودێرێک بە حاڵ تۆزە لە ئەرقام بزانێ بۆی دەرەکەوەیە کە لە هەرێمی کوردستانە شپرزەیەکی وازە هەیە کە هۆکارەکەی گەندەڵیە نەک نەزانی باشە بەس بەڵام وەزیری سامانە سوشەکانە ساڵانی ڕابردوو باسیەوەی کردبوو بازدەوەکەن لە کۆبوونەوەکەوە تویتی ئەگەر من نەبام کورد نەوتی نەناسی یعنی ئەمە وانە ئەوە بەداخەوە ئەوە ئەوانەی دەور و پشتی و ئەوانەی کە هێنایان و دایان نا چونکە خۆیان ینی زۆر بێ ئاگا بوون لە کەرتی نەوت و گاز و لە پرەنسیپە ئابوووریەکان و لە ئیدارەی مالی و لە ئەو جۆرە بنەما زانستیانە بۆ حکوومەت و حکومڕانی یەکسەر بڕوایان پێکرد کە ئەوگە خۆی کۆمپانیای هەبوو پێشتر کۆمپانیای هەبوو ئەویست لە بەغدا گرێبەستی دەستکەوێت بەڵام دوایی وەکو کوردێک کاتێککە هێنایان و دایان ناو ئیتفاقاتیان لەگەڵا کرد کارگەیشت بەم ڕۆژەوە هەر خۆشی نییە ینی با ئەوە هەموو کەسەوە باش بزانێ کاک ئاشتی هەورامی یەکێکە لە ناو چەند بڕیاردەرێکە لە کەرتی نەوت و گاز کە ئەوان نەبن ئەو ناتوانێت ینی هیچ شتێ بکە بەڵام ئێستا خۆی کردو بە سندوقە ڕەشەکەی کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان زانیارەکانی تێداوە تەڵەبی دەرەکیشی لەسەرەکە ئەو ببێتەوە بە وەزیری سامانە سروشتەکان چونکە فشاری دەرەکیە داواکاری هەیە بەڵێ داواکاری هەیە بێتە وەزیر لە کابینەی نوێم ئەزانی چۆنە ئەم مەسلەی کەرتی نەوت و گازە ڕێکخستنی و ئیدارەدانی معقدە و ئەبێ لە زمانی عقودی نێودەوڵەتی و ئەبێ لە زمانی میهنی و پرۆفێشناڵی تەعاملی مؤسسی لەگەڵ دام و دەستگا دەرەکیەکانە بە تایبەتی لێزانینی ئەوێ ئەم کە هاتووە نەیشی هێشتووە کەس یعنی بچێتە ناو تەفاسیلەوە بۆی کە نهێنیەکان لە لای خۆی بمێنێتەوە دەرەنجام بۆ بە سندوقە ڕەشەکەی کەرتی نەوت و گاز ئەمە لابردنی و دەستکاریکردنی ئاسان نییە چونکە باس لە شخصی خۆی نییە باس لە کۆمەڵێک زانیاری و معلومات و علاقات و پەیوەندیە کە دروست بۆ لەگەڵ ئەم کۆمپانیا نەوتی ئەو کۆمپانیا نەوتی ئەو مؤسسە بێ لە دۆخە ناوخۆیەکە بەڵام معنای ئەوەش نییە کە بەدیلی نەبێ منوتم ئەوان بڕوایان پێکرد و تێکەوتن بەڵێ بەدیلی هەیە بە تەکید بەدیلی هەیە بەس باسی دۆخی ناوخۆی خەڵکی نەزی هەیە خەڵکی لێهاتوو هەیە پرۆفێشناڵ هەیە پرۆفیسۆرمان هەیە لە کەرتی نەوت و گاز لە ناو هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان کەوتونەتە وڵاتانە بۆ معلوماتی جەنابتان و معلوماتی هەموو لایەک منەظری کەرتی نەوت و گازی نەرویج کە بە پێشکەوتوترین وڵات ئەگەر بەیەکێک لە پێشکەوتوترین وڵاتانی دنیاداڕێ عێراقیە و ئەو بەرنامەی خەزمکردنی نەوتی نەرویجی
داناوە دەنجام نەرویج وەستانی بەرەمهێنانی نەوت بۆەوەی کە بتوانێت ئەتمادکات سەر اقتصادی منتیج و متەنەوع و فرەچەشن ئەوە عێراقی بوو داینە لەبەرەوە بەڵێ کەفاعەتی زۆر چاک هەیە بەڵام خۆبەستنەوە بە شخصێک بەو هەموو نهێنی و بەو هەموو زانیاری و معلوماتەوە ئەسڵی عوقدەی گەندەڵیەکان و ئەسڵی عوقدەی دابچڕینی پارەیە بەس پێ لاسی ناوخۆش ئێستانیە و کێشەیە هەیە لە سەردانانی وەزیری سامانە سروشتیەکان یعنی هەندێک مەسەرەن لایەنێک بیۆدا بنرێت لایەنێک مەسەرەن ناو هەر حیزبێکا بۆنەوە ئەوەی وەزیری سامانە سروشتیەکانی لابێ ئەتوانێت کۆنتترۆلی کردی نەوت و گازی هەرێمی کوردستان بکە لە ناو حزبێکی شاململانێ هەیە ململانێستا هەیە لە ناو پارتی لەسەر ئاسیۆران بێتەوە وەزیر ئەوەی کە ئەیبیستین بەڵێکە هەیە بەڵێ هەیە هەنێک ناڕازین ئەیانێ خەڵکی خۆیان دابنن هەنێکی ڕازین لێ و چونکە خەڵکی خۆیانە لەبەرەوە تەنانەت لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە بە هەمان شێوە تەوەجوه بۆی کە مەسەرم بۆ نمونە لەگەڵ کەرکووکا چۆن مامەڵە بکرێ بۆ مەسەلەی نەوت و گاز ئەم عقوباتەی کە ئەمریکا فەرزی کردووە بۆ بەرامبەر ئێران بۆ مامەڵە نەکردنی هیچ لایەک لەسەر کەرتی نەوت و گاز و وزە و تاقە و جۆرەشتانە ئەم دەڤەری سلێمانیە و ئیدارەی دەڤەری سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان جێی بایەخە بۆی کە ئەو حەسارە ڕێی پێ بدرێ جێبەجێ بکریان جێبەجێ نەکرێت چونکە مەساڵحی هەیە لەو ڕۆوە و مەساڵحی شەر لە کەرتی نەوت و گازانێ بەڵکو لە بواری تریشا هەیە ئەمە واقعە بۆیە لە سۆنگەی ئەم وردەکاریە واقعیەوە کەرتی نەوت و گاز چاک نابێ هەتاوەکو ئێرادەی هەردوو حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان نێتە سەر ئەوەی کە ئەبێ ئەم کەرتە بە مؤسسی بکرێ سندوقی کوردستان بۆ داهاتە نەوت و گازیەکان کە لەدەی 5 2015 دامەزرا بە مەعانەتی زۆر لە پەرلەمان ئەو یاسایەمان دەرکرد تا ئێستا دانەمەزراوە بۆ لەبەروی تەدقیق و وردبینی و ئاراستەی داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستانەکە بەرەو گەشەپێدانی ئابووری حەلی مؤسسی کەرتی نەوت و گاز بوو لەگەڵ تەفکیکی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ 4 کۆمپانیای نیشتیمانی کە بۆ پشکنین و بۆ هەناردەکردن و بۆ گواستنەوە بۆ فرۆشتنی نەوت و گازی هەرێمی کوردستان ئەبێ دابمەزرێ و بە یاسا ئەمانە ڕێک بخرێ ئیسلاحاتی مؤسسی ئەبێ هەمووان پشتیوانی بن بە پێچەوانەوە هەر ئەوە ڕۆئەدا کە لەوانەیە شخصێک کە ئێستا واقعەکەی وایە شخصێک دەسەڵاتی لەسەرکی حکومەت زیاتر ئەڕوا شخصێک نهێنیەکان لەوانەیە لە بەرزترین دەسەڵاتداری هەرێمی کوردستانە زیاتر بزانێ و بتوانێت زیاتر تەلاعوبیشی پێ بکە و بتوانێت زیاتر کۆنتترۆلیشی بکە لەبەرەوە ئەمە کارەساتە جوان نییە بۆ هەرێمی کوردستان شەرمیە نەنگیە ئیدارەی لە 5 احتیاطی نەوتی هەموو عالم کە لەژێر خاکی کوردستانە هەرێمی کوردستانایە ئابۆ شێوەیە بکرێت طبعا دەرەنجامەکەی پەرتەوازەی سیاسی و ناوبڕێکمانەیە دوای ناوبەر کە دەگەرەمەوە لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەڕێز کاکتۆر گوێرە مۆلای بەڕێز سەبارەت بە ئەو مەسەلەن ئەگەر داواکاری دەرەکیەوێ بۆ مانەوەی وەزیری سامانە سروشتیەکان و مەلملانی ناوخۆی شەبێ لەسەر دانانەوەی یعنی پەیوەندی هیچ پەیوەندێکی بە پەرژۆندی گشتینیت یاخود ترسی شەیە لەوەی کە بۆ نمونەگەر وەزیری سامانە سروشتیەکان لەم پۆستە نەمێنێ گەندەڵێکان ناشکرا ببن بەدڵنیاییەوە ئەگەر دەستێکی ئەمین ئیدارەی کەرتی نەوت و گاز بکە گەندەڵێکی زۆر کەشفە بێ لەو لە عقودەکانە لە ڕێکەوتنەکانە لە تەمەنی گرێبەستەکانە 25 ساڵ و 50 ساڵ لە تەفاسیری گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان لەو سەفەقاتانەی کە کراوە لە بەیعی مسباق لەو عقدە درێژخایانانە لەبەرەوە تەفاسیرێکی زۆر زۆریتیایە بەدڵنیاییەوە ئەگەر نە بۆچی ڕێگری ئەکرێت لە وردبینی و لە تەدقیقی پێویست باشە ینی بەس جارێکی لەسەر وردبینی یعنی ئێستا وەکویەوە وەکو لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی وردبینیەک دەکەن یاخود لە ئێستا لە دیوانی چاودێری دارایی و هەم لە سیدە سپاکیشە ئێمە و توانە مرۆیەمان هەیە کە بتوانێت وردبینیانە بکات خۆی پەرلەمان و دەستەی نەزاها یا هەر دەستگایەکی تر بە تایبەتی پەرلەمانیانی خۆی ناچێ وردبینی بکات چونکەەوە ئیشی پەرلەمان نییە کە خۆی بچێ وردبینی بەڵامیشی چاودێری ئەبێ مؤسسە بۆی بکە لەسەر ئەساسی ئەوەش دیوانی چاودێری دارایی بە یاسا ڕێکخراوە
کە ئەبێ ئەو دیوانی چاودێری داراییە ئەو مؤسسە داعیمە بێ مسانیدە بێ بۆ پەرلەمان کە وردبینی و تەتقیقی پێویستی بۆ بکات لە گشتدا مۆدەزگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەرەنجام حساباتی ختامی دەرکا و معلومات بدا بە پەرلەمان بۆی پەرلەمان بتوانێت ئیجراعات بکات. مەسەلەن پێدوانی ینی ئێستا بەتایبەتی لە پەرلەمانە ڕەنگە بەڕێزت مەسەلەن پێشتر لە بواری نەوتوغازە ئیشت کرێ بەس ئەم جارە مەسەلەن لیژنەی نەوتوغازی پەرلەمان وەکو پێویست لیژنەی وزە و سامەچوو وەکو پێویست ینی پسپۆڕێتی تێدا کەم نەبووتەوە خۆی وەکووتم ینی مەسلەی اختصاص و پسپۆڕی ئەبێ مؤسسەی پشتیوان لە پەرلەمان بیکە دیوانی چاودێری شارەزاید نەبێت چۆن توانی چاودێری بەڵام بەڵێ پەرلەمانتار مختص بێ و پەرلەمانتار چاوکراوە بێ و پەرلەمانتار زمانزان بێ و پەرلەمانتار بە ئاگا بێ لە ئەرقام و لە داتا و لە زمانە پرۆفێشناڵی و زانستیەکە بەڵێ تەسیری زۆر زۆرە بۆ لەبەرەوەی کە فێڵەکان لەم دەواازەیەوە ئەکرێ پێشتر پێش خولی ئێمە لە خولی ڕابردووە واتا لە خولی سێهەمی پەرلەمانی کوردستانە وەزیری سامانە سوشتەکان ئەیوت پەرلەمانتارەکان ئینگلیزی نازان و نەخوێندنەوارن هەر راپۆرتێکیان بدەنێ لە خۆیانەوەڵێن هەڵەیە دواتر کە ئێمە هاتین چون ڕوبەڕووی بووینەوە بە هەموو ئەو زمانانی کە ئەو لێزانێ شەوبیلا بە هەورامی نەبێ هەورامی نازان و ئەینا بەڕڕووی بووینەوە بە هەموو ئەو توانایانەی کە ئەو ئیدعاە کرد دەرەنجام نەیتوانی بەڕ ڕوومان بۆسێتەوە و داوای دیبیت و ڕوبڕوونی فەزائیات و کەناڵە ئەعلامەکانیشمان لێ کرد نەیتوانی بێ بەڕ ڕوومان بێتەوە واقعەکە پشتیوانی ناکە و کەم و کورتەکان زۆرە دەرەنجام بوو بە ئیقرارێکی جەماعی سەرۆکی حکومەت و جێگرەکەی و خۆشی بە ڕەسمی ڕایگەیان کە بەڵێ گەندەڵی گەورە هەیە و چی بکەین ئەوە تێوەگلاوین و تازە و چی بکەین باشە بەس وەکو ئەوەی کە ئێستا بەسەرەن هاوسەری پێشووی ئاشتێوەرامی لە ماوەی ڕابردوو شەرنامەیەکی بڵاو کرد بۆ ئەوەی کە ئاشتێوەرامی و باز دەکە ینی باندەکەی سەدان ملیۆن دۆلاریان بردۆتە دەرەوە لە داهاتینەوە پێویستە لێ کۆڵینەوە بکرێ باز دەکە کە و لە ماوەیەکی داهاتوودا بەڵگەکان دەخاتەڕ و پێ دوای دەبێت لێ کۆڵنەوە بکرد لەسەر و نامانە ینی بەپێی ئەو هەواڵانەی کە گەیشتۆ بە ئێمە کە نافەرمین ئەو شەکوای لە محکمەی لەندەن تەقدیم کردووە و ئەو دۆکیۆمنتانی کە لەلایەتی یایەتی بە محکمەی لەندەن محکمەیەکی ئینتەرناشناڵە و لەبەرەوەی کاک ئاشتی جنسیەی لەندەنیە جنسی بەریتانیە بێلەوەی کە عێراقیشە لەبەرەوە لەوێ وەکو هاوڵاتیەکی بەریتانی وەکو هاوڵاتیشی ئینگلیز وەکو کەسێک کە دانیشتوی ئینگلتەرایە محاکەمە بکرێ ینی دەتوانێت لەم ڕۆڵی پرسیمی لەگەڵا وەکوتم بەپێی ئەو زانیارە نافەرمیانە ئەوە گەیشتووە بەڵام ئەگەر کرابێت ینی محکەمەی لەندەن ئەو پرسانە دەبینی وەکو هاوڵاتیەکی بەریتانی بەڵێ لێ پرسێتەوە بەڵێ لەبەرەوە هاوڵاتیشی بەریتانیە و بۆ معلومات بەرپرسانی هەرێمی کوردستان زۆربەی زۆریان جنسیان ئەمریکیە یا جنسیان ئەمریکیە جنسیان بەریتانیە زۆربیان لەبەرەوە محاکەمەیان لە ڕێی وڵاتی دووهەمیانەوە ممکنە و ئەکرێ بەڵام کولفەی زۆر تێچێ و ینی هەوڵێکی زۆری ئەوێ زۆر باشە بەس ئێستا ئەوە شێ مەسەلەی مەوزوعی دەستگیرکردنی پارێزگاری کەرکک دکتۆر نەزمەتی کەریم کە باز دەوەکێکە لە لوبنان دەست بەسەر کراوە ینی پێ دوای هیچ دوایی ئەگەر دادگایی بکرێ هیچ زانێرێک لەبارەی نەوتی کەرکک و مامەڵەکردن بە نەوتی کەرکک لەلایەن هەردوو حیزبەکەوە ئاشکرا بکرێت جارێ یەکەم شت ئەوەیە کە ئەو مانگانە 10 ملیۆن دۆلار لە داهاتی پترۆدۆلاری هەرێمی داهاتی پترۆدۆلاری کەرکک کە بەهۆی ڕۆشتنی نەوتی کەرکک بە بۆڕی هەرێمی کوردستان و فرۆشتنی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە لە پێش 16 ئۆکتۆبر لەو 1-2 ساڵی ڕابردووە مانگی 10 ملیۆن دۆلار ئەبغایە بچوایەتە پترۆدۆلاری حسای پترۆدۆلاری کەرکک کە حدودی 7 ملیۆن دۆلار ئەکا کە ئێستا دکتۆر نەجمەدین کەریم بەرپرسیارە بەرامبەر بە مۆزوعە و ئەبێ وەڵامی پێبێ لە ڕووی یاساییەوە بۆ ئەم مۆزوعە چونکە ئەوە مامەڵەی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە کردو لە پێش 16 ئۆکتۆبر و وەزیری سامانە سروشتیەکانی حکومەتی هەرێمی کوردستانیش کە دکتۆر ئاشتی هەورامیە ئەو لەسەر خەت بووە لەگەڵ پارێزگاری کەرکک بۆ ئەم جۆرە سەفقات و ڕێکەوتنانە بێ لە سەرۆکی حکومەت و جێگیری سەرۆکی حکومەت کە بە عیلمی ئەوان کراوە دەرەنجام ئەمە کەیسێکی یاساییە ئەبێ یاسا یەکلایی بکاتەوە و ئەو دەنگۆباسی کە لەسەر پارێزگای کەرکک هەبووە ماوەتەوە سەرەوەی کە اینجا
بچێتە ناو محکەمە و ڕێکاری یاسایی بۆ بگیرێ بۆ دەرکەوتنی ڕاستی و ناڕاستی قەزیەکان بەڵام لە کۆتاییە کەرکووک مەحروم کراوە لە داهاتی پترۆدۆلاری کەرکووک چ لەلایەن هەرێمی کوردستانەوە چ لەلایەن بەغداوە بەغداش هەمان تاوانی بەرامبەر بە کەرکووک کردووە هەروەکو بەرامبەر بە بەسڕە و بەرامبەر باسی لەوە کرد کام پترۆدۆلاری کەرکووکیان داوە ینی لە زۆرێک لە راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان پێش کۆمپانیای دیلۆیت ینی ئەماژ بۆ دەکرێت کە پترۆدۆلار دراوە بە کەرکووک نایەنداوە بە کەرکووک داویانە بچێت داویانە بە پارێزگاری کەرکووک ئەو کەیسەیە کە وەکوتم ئەبێ یاسایەک لای بکاتەوە و ئەوەشە کە ئەبێ دکتۆر نجبەنی کەریم وەڵامی پێبێ ینی خسویان لەسەر حسابی شخصی نەک حسابی محافظەی کەرکووک چونکە گەر بیخەنە سەر حسابی محافظەی کەرکووک دیوانی چاودێری دارایی بەغدا بۆی هەیە لێپرسینەوەی لەسەر بکە وردبینی بکاتەوەمانە بەڵام بۆی کە خازانە بێ بۆ ئەو تەطبیق وردبینیە خراوەتە سەر باش حسابی شخصی ئەوە ئەبێ وەڵام بدرێتەوە لەلایەن پارێزگاری بەس سەبارەت بۆی کە کۆمەڵێک سکاڵە لە سەرنەوتی هەرێم هەیە سەبازەکە لە دادگای فیدراڵی سکاڵ لە سەرنەوتی هەرێمەیە کە وەزیری پێشوو لە کابینەی عەبادی لەبار لوعەیبی تۆماری کردووە ئەوە باز لە سکاڵایەکی مەسەلەن عەبادی دەکرێت لەسەر تورکیا لە دادگای پاریس پێ دوایە هەندێک و سکاڵایانە چی لێدە لەبارەی دۆسی نێوتە ئەو سکاڵایانە ئێستا جارێ ئەوەی کە حکوومەتی عێراقی زمانی مالیکی لە تورکیای کردووە کە اتهامێکا بەوەی کە ڕێیاوە بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان سەردەمی مالکیان عەبادی کراوە مالیکی کراوە ئەوەی کە 26 میلیارد دلارەکە داواکە هەنی ئێستا عێراق داوای 26 میلیارد دلار عێراق داوای 26 میلیارد دلارەکە وەکو قەرەبوو لەبەرەوەی کاڵێ بە خاکی تورکیایە فرۆشراوە نەوتی هەرێمی کوردستان کە نەوتی عێراقە لەبەرەوە ئەوە کەیسێک کە ماوەتەوە سەرۆی کە تورکیا و عێراق چۆن ڕێکەون لەسەری شەکوای دووهەم ئەوەیە کە وەزیری سامانە وەزیری نەوتی عێراقی کردوێتی کە ئەوەش هێشتا هەرماوەتەوە سیاسیەن وەستێنراوە ئەوەی پاریسی شەر سیاسی وەستێنراوە ئەوەی پاریزیش لە هینایە لە گفتوگوایە لەنێوان بەغدا و ئەنقەرە بەڵێنی تورکیا دەیەوێت عێراق پەشیمان بکاتەوە ئەوێ چارەسەری بکات بەس ئەوەی دادگای فیدراڵی پێ دوای تاکەی ئەوە دەمێنێتەوە چکە ئێستا مەسەلەن کە یاسای بوجەش کەم ساڵ عادل عەبدولمەهدی لە دوێنێ باسی لەوە کردبوو کە هەرێم پابەندیەوە نەبوو هیچ بەرمیلێک نەوتی تەسلیم نەکردووە پێ دوای لەگەڵ عێراق لەبارەی نەوتەوە چیمان بەسەر دێت قسەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە لەبەرەوەی کە نەوتی هەرێمی کوردستانی فرۆشتووە تا 2019 بە ڕۆزنەفت کۆمپانیای ڕۆزنەفتی رووسی و چەند کۆمپانیایشی تر لەبەرەوە چی تەسلیم بکە کە ئەوەش ناڕوونی و ینی ناوازحەیە کە متعەمەدە لە هەمان کاتە بەڵام بەپێی یاسای بودجەی 2019 عێراق لە حاڵەتی تەسلیمنەکردنی 250,000 بەرمیل ڕۆژانە لەلایەن هەرێمی کوردستانەوە موچە و یعنی موچەی هەرێمی کوردستان ئەبێ بێت لە بەغداوە ئەوە بەپێی یاسا ترسی لەسەر نییە کە بێت بەڵام کێشەکە لەوەدایە ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ڕاگەێنێ ئەڵێمە 3 مانگ دوا کەوتین و ئەوەی ئەو 5 مانگی کە لە بەغداوە وەرمانگرتووە ئێمە موچەکە بڵێ ئێمە 3 مانگی 2018مان پێیاوە تەمان ئەو قسەیە نایاساییە بۆ لەبەرەوەی کە پارەی ساڵی داهاتوو ناکرێت بۆ ساڵی ڕابردوو سەرف بکرێت ئەو مخالەفەتی یاسایی صریحە بەڵێ هەموو یاسایەکان لە مەجای بودجە ئەو ئەزانن باشی ئەزانن ئەمە یەک دوو لەو کات لەو 3 مانگی ئەوڵ مانگی 1 و مانگی 2 مانگی 3 2018 کە بەغدا هێشتا ڕێک نەکەوتبوو لەگەڵ هەرێمی کوردستان بۆ 3 ملیارەکەی عەبادی کە لە 23 2018 ڕێکەوتن ئەو 3 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە ئەو نەوتە چی لێ هات لەبەرەوە کە ئەڵێ من پارەم نەبووە ئێستا لە 5 مانگی 2019 بەغدا کەناردی 3 مانگی 2018 لێیاوە لەبەرەی پارەم نەبووە ئەی پارەی ئەو نەوتەی کە فرۆشتوتە لە مانگی 1 و 2 2018 چی لێ هات ئەم پاکتاو نەکردنە ئەم ناشەفافیەتە ئەم ناوەزوحیەتە لە داهات و خەرجی هەرێمی کوردستان هەموو گومانێک ئاراسی حکوومەتی هەرێمی کوردستانەکە باش دەرەنجام ئەوەی کە ئێستا پێ دوای هەرێم ناتوانێت پابەندی یاساکە بێت کە مەسەلەن بەغدا دەڵێت تا ئێستا هیچ بڕنەوتێک تەسلیم نەکراوە ینی ناتوانێت پابەند بێت ئێستا بۆ نمونە ڕۆژانەی سارێم چەند دەفرۆشی ناتوانێت ئەوەی عێراق بدات خۆشی مەسەلەن بڕێکی زیاتر لە 420,000 بەرمیل ڕۆژانە ئەفرۆشی هەرێمی کوردستان ئەمە بڕێکی کەرکووکە کەم 50,000 بەرمیلێکە تقریبا کە لە بۆڕی نەوتی هەرێمی کوردستانەوە ئەڕوات بەپێی ئیتفاقی بەغدا و هەولێر
ئەویتری بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان واتە 250,000 بەرمیلەکەش تەسلیمی بەغدا بکە هێشتا زیاتر لە 170,000 بەرمیل ئەمێنێتەوە کە ئەتوانێت حکومەتی هەرێمی کوردستان تەسەڕەفی پێ بکات کە ئەوەش داهاتە. بۆیە ئەم ڕقەمانە پێمان ئەڵێ بۆچی نایانەوێت لەگەڵ بەغدایە ئەم نەوتی تەسلیم بکەن. ئەو کارەکەی چییە؟ ئەو عزارە فەنیانە هێنێتەوە نەوتمان فروشت و تازە چی تەسلیم بەس ناکرێت گرێبەستان تەسلیمی عێراق بکرێت بۆی کێشش چارە سەر بکرێت. بن قەناعەتم وایە بۆچوونی شخصی خۆم وایە هۆکاری ڕێک نەکەوتن لەگەڵ بەغدا ئەوەیە کە لە بیدایەتی بەرنامەکەیە باسم کرد. ئەگەر نەوتی هەرێمی کوردستان تەسلیمی بەغدا بکرێ ئەوە بەغدا بوجە و موچەی هەرێمی کوردستان ئەنێرێ بە ڕێژەی زیاتر لە ملیارێک دۆلار کە ئەمانتوانی بەبێ ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستانیش بەرهەم بێنین و بیفرۆشین مانگانە ئەو ملیار دۆلارمان هەر بۆ بهاتە چووکە و دەستورە کە حکوومەتی عراقی مەسوولە بەرامبەر بە هەموو فەرمانبەرانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. بەڵام ئەمە چی یعنی ئەمەی کە تەسلیمی بەغدا بکرێت چی لێ دروستە بێ ئەوەی لێ دروستە بێ کە یەکێتی و پارتی ناتوان دەستوەردن لە نەوت و گازی هەرێمی کوردستان ئەو کات وە لە داهاتەکەی وە لە 400,000 بەرمیل ڕۆژانە 250,000 تەسلیمی بەغدا بکرێ هێشتا ئەو 150,000 بەرمیلەش ئەمێنێتەوە کە لەژێر دەسەڵاتی ئەوانە بێ بەڵام ئەوشیان قوبوڵ نییە بەشیان ناکەوەندە بەشی گەندەڵێکە نەک بڵین بەشیان ناکە یعنی خازع بۆ هەموو تەفسیراتێکی تر چونکە شەفافێتی تیانە دەرەنجام ئەوە عقدەی ڕئیسی مۆزوعەکەیە ئایا دەسەڵاتی سامانی سروشتی بیتەوە بە بەغدا یا لە دەستی خۆتا بمێنێتەوە ئەمە بەرژەوەندیە تەسکی حزبی و دەستە و تاقمی و تۆڕە پەیوەندی ئابوووریەکان دەروی هەرێمی بۆ ساڵی داهات و عێراق ینی ئەمە قبول بکات بۆ نمونە هەرێمەر نەوتەکەی خۆی بفرۆشێت و ئەویش زەحمەت مەسەلەن موچەی بۆ بنێرە کە لە کاتێک ئەمە 6 مانگی تر یاسایەکی نوێ یاسای بودجەی 2020 ئەگەر هەرێمی کوردستان پێش 2019 تەواو بێ پێش 2019 تەواو بێ زەماناتی تەواو نەدا بە بەغدا کە 250,000 بەرمیل ڕۆژانەکەی تەسلیم ئەکا بۆ بودجەی 2020 بەڵێ موچە و بودجە و هەموو شتێکی هەرێمی کوردستان لە ئەوەی کە لە بەغداوە دێ ئەکەوێتە بەر هەڕۆشەی جددیەوە. بەڵێ بەس سەبارەت بە مەسەلەی تەنکەر ینی ئێستا فرۆشتی تەنکەر ینی نەوت بە تەنکەر بەردەوامە ئێستا لە هەرێمی کوردستان چی بۆ ئێران چی بۆ تورکیا نەوت مامەڵەی نەوت لە ڕێی تەنکەرەوە زۆر معقد و زۆر ئاڵۆزە بۆ لەبەرەوەی کە بڕێکی پێ ئەنێرن بۆ ئێران و تەنانەت بۆ تورکیاش بڕێکی تریشی بۆ ئاڵوگۆڕی ناوخۆیە پاڵاوگەکانی بازیان و کار کە بەداخەوە ئەوانج بە فول پاوەڕ بە تاقی کاملی خۆیان کار ناکەن بۆ هەرێمی کوردستان بە لە 130 بۆ 40 توانای خۆیان کار بۆ هەرێمی کوردستانەکەن و بنزینی بۆ بەرەمێنن واتە لە 150 بنزینی هەرێمی کوردستان لەو دوو پاڵاوگەیەوە دابینەکرێت کە 6 ملیۆن لتر پێویستە تقریبا لە هەرێمی کوردستان بەڵام ئەو تاقەی تریان بەکارهێنن بۆ مامەڵەکردن لەگەڵ کەرکووک و لەگەڵ مووسڵ بنزینیان بۆ دابینەکەن و نوتیان بۆ پاڵێون کاتێکە لیان وەرەگرن بۆ چونکەوە داهاتی زیاتری تایە بۆ ئەو پاڵاوگانەی کە خۆی حکومیە کار و کەڵک و بازیان پاڵاوگەی حکومین بەڵام ئیدارەکەی دراوە بە کۆمپانیای کار بۆ کەڵک و قەیوان بۆ بازیان واتە کەتی تایبەت هەردووشیان ئەبا بەڕێوە کە ئەم کەتی تایبەتە بێگومان تەحالوفاتی هەیە و پشکێنەی هەیە و ئەوانە مەبەستم چییە ئەو دوو پاڵاوگەیە ئەتوانن بنزینی هەرێمی کوردستان دابین بکەن و بڕیاری پێشتر لە مانگی 2016 ئەنجومەنی وەزیران بڕیاریدا هەرموو پارێزگایەک پاڵاوگەیەکی تر دروستکە بۆ ئەوەی کە عەجز لە بەرهەمهێنانی بنزین دروست نەبێ و نەمێنێ جێبەجێ نەکرا 6 ملیۆنە لیترەکەی ڕۆژانە بە پاڵاوگەی ناوخۆیی دابین بکرێ بەڵام جێبەجێ نەکرا بۆ جێبەجێ نەکرا لەبەر ململانەی فرۆشتنەوەی بەرهەمی بنزینی هەرێمی کوردستان بە سعری بازار واتە ئەوەی کە پاڵاوگەی کەڵک و بازیان بەرهەمیهێنن بە سعری بازار بیفرۆشن ئەو سعریکەتی تایبەت حسمیەکە بۆ بیفرۆشن چکۆ داهاتی زۆر بۆ ئەو دوو کۆمپانیایە دابین ئەکا دەرەنجام یعنی ئەمە واقعی کەرتینەوت و گازە لە هەرێمی بەزۆکو تەنکەری ینی ئێستا کەمتر دەروا بۆ وڵاتانی دراوسێ ینی بە پێ ئۆفشارەی کە بۆ لەنێوان ئەمریکا و ئێران هەیە بەڵێ کەمتر بۆ ئێران بە تایبەتی ئەڕوات
بەڵام ئەوەش ژێربەژێر هەر ڕموشی تیا ئەکرێت ینی بەڵای بۆ تورکیا ناڕوات بڵین بۆ تورکیا حەساری لەسەر نییە تورکیاتەوە مۆسمی بەردەوام ئێستا و دەڕوات بەڵێ بەڵێ بەتابەتی لەو چەلگانەی کە نزیکە لە سنووری تورکیاوە باشە زۆر باشە سەبارەت بە مەسلەی موچە ینی پێ وایە چارەسەر بۆ مەسلەی موچە چی ئەوەی کە بەڕێز وتت وەزیری دارایی ڕخنەتە بۆ ئەوەی وتی بەشێک لە موچە 3 مانگی بۆ ساڵی ڕابردوو سرف کراوە ئەی چارەسەر چێ بۆ ڕێکردنەوەی موچە ئێستا داهاتمان داهاتیارێم ئەوەندەیە کە بتوانێت ڕێکی بکاتەوە بۆ نمونە چارەسەر ئەوەیە جارێ یەکەم تەسفی ئەو حساباتە لە چەند ساڵی ڕابردووەوە تا ئێستا بۆی کە بزانین چەند ماوەتەوە و چەند تەدقیق وردبینی ئیشی خۆی بکەم ئەمە یەک دوو ئەوەی کە لە بەغداوە هات ئەوەی کە لە بەغداوە دێت تۆ تەسلیمی ئەو فەرمانبەرانەی بکە ینی تۆ بە تەمابی عەجز و قەرزی خۆتی پێ ڕایەکەی ئەوە نابێ ینی یعنی حتا ئەو سێمانی کە ئەژڵێ هی 2010مان پیاوەتەوە ئێوە عەجزی ڕابردوو ئەگەر وابێ تۆ بۆت نییە بە هی داهاتی 2019 عەجزی ڕابردوو پڕکەیتەوە لەبەرەوە بە پێی یاسا ئەبێ ئەوەی کە لە بەغداوە هات هی ئەو مانگە ئێستا بۆیە ئەم مانگە ئەبوایە موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لە بەغداوە دێ لەگەڵ داهاتی ناوخۆ و نەوتوگازی هەرێمی کوردستان باشە بەس پێ بدرایە و پێشەژن تەواو داهاتبایی هەیە بتوانێت ڕێک بکرێتەوە کە ئێستا ئێمە تازان دێک وەزارت مەسەر مانگە وەزارەتێکی تەواویش موچەی مانگی سیان وەرنەگرێت بێت ڕێک بکرێتەوە ینی داهات هەیە نێو 3 مانگەی کە کەم و کوڕیە بتوانێت حکومەت ئێستا بتوانێت بەڵێ ئەی چۆن بە دڵنیایی من بۆیە ئەوە وتم حکومەت لەو 3 مانگی کە ئەڵێ داهاتم نەبووە لە 2018 بەغدانی ناردووە نەوتی فرۆشتووە داتاکانی دیلۆی دواڵێ ئەڵێ نەوتی فرۆشتووە ئێ باشە ئەو نەوتی فرۆشتۆ کاپارەکەی ینی ئەوەیە ئیشکالیات غموز و ناوازەحی وای کردووە کە کەس بڕوای بە باشە بە داتا بەسەندێک لە پەرلەمانتاران باسییان لەوە دەکرد کە مەسەن لەگەڵەوە دابن کە بەغدا موچەکە ڕاستە خۆدا بەشکە ینی بازۆکە حکومەتێرێم دەستێکی ئەمین نیە سەرنجی تۆ چیە لەو بارەیە بە دڵنیاییەوە بەدەر لە مەوزوعی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری ئەوانە کە کەس پێویست ناکات مزایدە بکات بەسەرمانە لەو ڕۆ بەڵام خەمی من بەڕاستی خەمی گیرفانی فەرمانبەر و گیرفانی هاوڵاتیە گیرفانی فەرمانبەر و هاوڵاتی باشتر پڕ ئەبێ ئەگەر بێت و موچەکە لە بەغداوە بێت و بودجەی هەرێمی کوردستان لە بەغداوە باڵا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی لیژنەی وزە و سامانە سوشەکان لە پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ مامی سپاس بۆ بەڕێز سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ